بەردەوام هەڵدەپەڕێت تەنانەت گەربۆنە و ئاهەنگیشی دەست نەکەوێت کێشەی نییە خۆی بە تەنها هەڵپەڕکی خۆی دەکات لە سەردەمی ڤایرۆسی کۆرۆناشدا کە هەمووان نیگەرانن ئەو جیاوازتر لە هەمووان هەمیشە باڵانسی زەوق و شەوقی فولە و پێی وایە کۆرۆنا لە جەستەی ئەودا جێ نابێتەوە ئەم ڤایرۆسە دوژمنی زەوق و شەوقە ئەوێ بێتەگەم هەوا پەرگەی فرێنم و لە کات کەرەنتینەکەیشە کە ئەو یەک مانگە من لە ماڵە بووم کە نەمەتوانی لە ماڵە دەچم و هاپەرگەمە ئاگریان لە حیبەتە بوو ئەم ماڵپەرکی ئەم زەوق و شەوقە ئەوەی سە بەخۆم لە خۆوازێ ئازادە بەخۆم لە هەموو شوێنە دژی دەبێت بەخۆم ماڵپەرگەکەم تەحسین کە خاوەن خێزان و منداڵە دوکانێکی کارەبایی لە شارەدەی گردەگۆزینەی ناوچەی گەرمیان هەیە هەڵپەڕین و زەوق و شەوقەکەی لە ناوچەکەدا دەنگی داوەتەوە تەنانەت لە کاتی ئیشکردنیشدا و لە نێو دوکانەکەیدا دەستبەرداری جەوی خۆی نابێت هەمیشە بە زەوقە تەنانەت لە نێو ئۆتۆمبیلەکەشیدا هەڵدەپەڕێت ئەوەی مرۆ بەرواری دوانزەی زۆر جار بەرەبەیان کاتێک خەڵکی لە گەرمەی خەودا ئەو بەو بەیانیە لایڤی کردوتەوە و گرفتی کەمی بینەریشی نییە بەڵام وەک خۆی دەڵێت بۆ خۆشی و شادی و یادگاری بڵاوی دەکاتەوە ئەمە پیشەکەمە لە شاردەیە گردەوەزەی خۆشەویست خۆمان کە ئەمە دوکانی کارەبایی مەیە لێرانە سەرقاڵی ئیش و کار و کەسابەتی خۆمانی بژێوی ژیانی ماڵ و مناڵمان لەسەرمەیە و هاوڕێکانم کە ئەوانەیە کە مشتری تێن بۆ لامان بە دڵخۆشیوە من ئەچمە دەمیانەوە و دوایەوە خۆشی و شادیە خەمەستە لێوەکانی بۆ خۆمەوە لەگەڵیان بڕێگان هەوا هاپەرکیان لەگەڵاکەم تەسویان لەگەڵاکەم وێنیان لەگەڵاگرم لە لای خۆمەوە لە پەیجی خۆشی و شادیوادگاریوە پۆستێکم جۆری کاسپیەکەی تەحسین وای کردووە بەیانیان زوو دوکان بکاتەوە ئەو لە نزیک دوکانەکەی هەمیشە چای بەسەرەوەیە کتریەکی گەورەی خستووەتە سەر خەڵوز خواردنی داناوە و خەڵک قاوەتی دەکەن بەو پێی حەز دەکات هەمیشە دەوروبەری قەرەباڵغ بێت ئەمە لە کوردواری خۆمانە پێڵێن دەرماڵداری یاەوە نیە کترێکی بچکەڵانە بێ بچوو کە دوو نەفەر چای بخوا سێ نەفەر چای بخوا چایتیان نەمێنێ ئەمە ئەم کتری چایە 63 کەس چایتیان خوارە 63 کەس یعنی زۆر بە دڵخۆشیوە کە پڕێکم لە چایی هەموو کەسێ بۆ خۆی تێ قاوەڵتی خۆیەکە باینشەبەکان و حتانی مڕۆن ها ئامێدەم چایە زەوق و شەوقی تەحسین و هەڵپەڕینی بەردەوامی لە ناوچەکەدا دەنگی داوەتەوە بەو پێی سەختیەکانی ژیان زۆرێک لە خەڵکی بێزار و بێتاقەت کردووە کەچی تەحسین گوێی بە سەختیەکانی ژیان نییە و بیری لای زەوق و شەوقی خۆیەتی دڵشادەنوەر دەنگی ئەمریکا گەرمیان